بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست قازانجی کۆمپانیەکانی بواری نەوت و غاز لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوون کردووە. کۆمپانیای داناغاز لە نۆمانگی ئەم ساڵدا 161 ملیۆن دلار قازانجی کردووە کە بەشێکی زۆری لە هەرێمی کوردستان بووە بەراورد بە ساڵی ڕابردوو لە 64 قازانجی کردووە. هەروەها کۆمپانیای DNO نەرویجی لە چارێکی سێمی ئەم ساڵ 191 ملیۆن دلار قازانجی کردووە. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین هۆکاری چێکە کۆمپانیەکانی بواری نەوت و غاز لە هەرێمی کوردستان داهاتەکەیان ڕووی لە زیادبوون کردووە. هەروەها باس لە کێشەی لە وەرزی زستاندا کێشەی غاز دروست دەبێت و یاخود لە ئێستادا کە بەرهەمێنانی غاز لە 11 زیادی کردووە کێشەکە بەرەو چارەسەر بوون دەڕوات و باز لە سەردانی شاندی هەرێمیش بۆ بەغدا دەکەین کەوا بڕیارە بە نزیکانە سەردانی بەغداد بکات و مەسەلەی بودجە و نەوت و غاز لەگەڵ حکوومەتی عێراقی باز بکرێت. هەریەک لە بەڕێزان بەهەجەت عەلی ماستەر لە گرێبەسەکانی نەوت و غاز هەروەها محەممەد حسێن توێژەر لە بواری نەوت و غاز سەرم پرسان دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک محەممەدێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە قازانجی کۆمپانیەکانی نەوت و غاز هۆکاری چێکە لە هەرێمی کوردستانە پێم وایە بەراورد بە ناوچەکانی تر قازانجێکی زیاتر دەکەن. هۆکارەکەی بۆچی دەگرێتەوە؟ خۆی سەرەتا سوپاس بۆ دەرفەتە خۆشحاڵم لە گەڵتەوە کاک بەشێتا لەم بەرنامەکەون. خۆی واقعەک هەیە ئێستا نرخی نەوت و غاز زۆر بەرزە لە دنیا و ئەم کۆمپانیانش کە لە عێراق و کوردستانە ئیشەکەن بەو نرخە نێودەوڵەتیە لە نەتیجا نەوتەکانە فرۆشن. ڕاستە ئەوەی هەرێم تۆزێ داشکان وانەی هەیە بەڵام لە نەتیجا نرخ بەرزە کە نرخ بەرز و ئۆتۆماتیکی کۆتاداهاتی ئەم کۆمپانیانە بە هەمان شێوە داهاتی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیش زۆر زیاترە بەراورد بە ساڵانی ڕابردوو یا بە ماوەکانی پێشووکە نرخ نزم بوو. ینی ئەمە شتێکە نەعلاقی بە کۆمپانیەکان و هەیە نەعلاقی بە هیچ کام لەو گۆڕانکاریانەوە هەیە لە عێراق و کوردستانە ڕووی بەس بە ئەمە جۆری گرێبەستەکان لەگەڵ کۆمپانیەکانی نەوت و غاز لە هەرێم بەراورد بە عێراق بە ناوچەکانی تر قازانجی زیاتری تیان نیە بۆ کۆمپانیەکان؟ بەڵێ تەبیعەتی گرێبەستەکانی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیەکانە ئەوەیە کە پرۆدەکشن شێرینگ کۆنتراکت ینی ئەم کۆمپانیانە لەو بلەوەی کە بەرهەمێنن بەشیانەیە و پشکیانەیە و شەریکن تا نرخی نەوت بەرز بێ هەم کۆمپانیەکان بەختەوەرن قازان زۆرەکەن و ئەم حکوومەتی هەرێمیش کۆتا داهاتی زیاترە کە نرخی نەوت نزمە هەم کۆمپانیەکان لە خەساران و هەم با بڵێن حکوومەتی هەرێمیش. ئەمە وەکو ئەوە نییە ئەوەی خزمەتگوزاری تەکنیکی جۆرە عەقدەی کە حکوومەتی عێراقیەتی لەگەڵ کۆمپانیا نەوتەکانە ئەوە لەو دۆخانەوت بەرز بێ و نەزم بێ کۆمپانیەکان هەر کرێیەکی محەددی خۆیان وەرەگرن بە پێوەی چەند هەزار یا چەند ملیۆن بەرمیل بەرهەمێن بە پێی ئەوە بڕەکرێکی دیاریکرا وەرەگرن. بەڵام لە کوردستان ئەوانە لە کۆی ئەو نەوتەیە ئەو گازەی بەرهەمێن لێرە کۆمپانیەکان پشکیان هەیە بەڕێژەی جیاجا لە شوێنێک سەتا لە ساسیە ساشستا بەهینی جیاجا بەڵام لە نەتیجا ئەمان لە بەرهەمەکە شەریکن کە نرخ بەرزە ئۆتۆماتیکی ئەوانش قازان زۆرەکەن. باش سوپاس دەکەم کاک بەهجەت جەنابیش بەخێر بیت. سەبارەت بە مەسەلەی لە کۆمپانیای داناغاز ڕاگەندراوێکی بڵاو کردێتەوە دەڵێ لە نۆمانگی ئەم ساڵ 161 ملیۆن دلار قازانجیان کردووە قازانجی سافی لە 164 لە قازانجەکان بەراورد بە ساڵی ڕابردوو زیادی کردووە. بڵێن زۆربەی و قازانجی کە کردویانە لە هەرێم و لە کێڵگەی کۆرمۆرە کۆمپانیای داناغاز. بەڵێ ئەم کارتان باش و زۆر سپاس بۆم دەرفەتە و زۆر خۆشحاڵشین بۆ لەگەڵ مامۆسای بەڕێز مامۆستا محەممەد لە خزمەت جەنابتانین. تەبیعی ئەو راپۆرتەی کۆمپانیای داناغاز کە لەم یەک دوو ڕۆژی ڕابردووە بڵاوی کردەوە باسی نۆمانگی سەرەتای ئیمساڵ دەکات سێ چارەکی ئیمساڵ دەکات راپۆرتەکان و بەبێ ئەو راپۆرتی خۆشیان وەکو جەنابیشە باسە کرد کۆی داهاتی واتە سافی داهاتی کۆمپانیای داناغاز بە ڕێژەی لە 64 زیادی کردووە مقارنەتەن بە ساڵی 2021 و ئەمیش بەڕاستی دەگەرێتەوە بۆ چەند بابەتێک. یەکەمێکیان ئەوەیە کە کۆمپانیای داناغاز تقریبا نزیکەی یەک دوو مانگ پێش ئێستا شەتداونێکی کرد بۆ ماوەی نزیکەی 2 هەفتە خەریکی چاکسازی بوون کە وای کرد ئاستی بەرهەمهێنان لە کێڵگەکەدا زیاد بکات و نەتیجەش ئەمەش تەسیری ئەبێ لەسەر زیادبوونی بڕی قازانجی کۆمپانیاکە و هەروەها وەکو جەنابی مامۆستاش ئاماژەی پێدا بابەتی بەرزی نرخ. ئێستا نرخی سوتەمەنی بە شێوەیەکی گشتی و غازیش بە شێوەیەکی گشتی لەسەر تاسەری جیهانە بە شێوەیەکی بەرچاو بەڕاستی بەرز بۆتەوە و زیادی کردووە. ئەمە ژوای کردووە کە
کۆمپانیای داناغاز قازانجێکی زۆر بکە بە تایبەتی کۆمپانیای داناغاز چەند بابەتێکی هەیە چەند بەشێک لە ئەو غازی کە بەرهەمە هێنرێت ئەو بەرهەمەی کە بەرهەمە هێنرێت لە کۆرمۆر ئەمە سافی بۆ خۆیەتی بۆ نمونە غازی ئەلپیژەکە کە ئەمە هی ماڵانە تەوزیعەکرێت و ئەفرۆشتێت ئەمە بۆ خۆیەتی بە هەردوو بەشەکەیەوە بە بەشی تیجاریەکەشی بە بەشی مەدعومەکەشی کە دەدرێ بە هاوڵاتیان کە تەوزیعەکرێت کە تەنی غاز بە 510,000 دینار ئەیفرۆشێت و لەگەڵ ئەو نێچڕەل گازەکەش کە ئەیا بە حکوومەتی هەرێمی کوردستان کە لە حەدێکی دیاریکراو کە هەیە لەو حەدە زیاترە کە زیاتر بوو ئەوە هەر بە پارە ئیفرۆشێتەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بابەتی کارەبا کە بەکارهێنێت و لەگەڵ ئەو کۆندێسیێتەکەش کۆندێسیێتەکە تەبیعی بە پێ راپۆرتەکەی کۆمپانیای داناغازیش کە هاتووە ئەڵێ $85 لەسەر حکوومەتی هەرێم پێی فرۆشراوە کە حکوومەتی هەرێم ئەم مادی کۆندێسیێتە ئەکاتە ناو نەوتەکەیەوە بۆی کە API نەوتەکە بەرز بێتەوە بێ بە نەوتێکی سووک و لە بازاڕە سعرێکی زیاتر بکات ئەمانە وای کردووە کە کۆمپانیای داناغاز بەڕاستی داهاتیان زیاد کە و سەرڕای ئەوەژە لە راپۆرتەکەی خۆشانە باسییان کردووە کە بە ڕێژەی لە 100 لە ئەو خەرجانەی کە هەیان بۆ خەرجە ئیدارەکان و ئەو خەرجانەی تریش کە کۆمپانیاکە پێشتر کردوانە لە ساڵی 2020 کە ئەمان بە ڕێژەی لە 100 ئیمساڵ خەرجیان کەمی کردووە کە وای کردووە ئەمیش بگەڕێتەوە بۆ قازانجەکە بەزیستە کوی بەرهەمێنانی غازەکە بە کۆندێنسیت و غازیشلی ماڵان و ئەوانە چەند دێسە لە ڕۆژێکدا ئێستا ئەوەی کە کۆمپانیای داناغاز ڕایگەاندووە بۆ مادەی بۆ LNG-ەکە LPG بڵێ LNG ئەوەش غازی سروشتێکەیە غازی سروشتێکەیە ئەوە 500 ملیۆن پێسێجایە و LPG-ەکەیش تقریبا نزیکەی 1050 تەنە ئێستا حالیان بەرهەمێنرێت و مادەی کۆندێسیێتەکەش نزیکەی 15,000 بەرمیل ڕۆژانە ئەوش بەرهەمی هەیە باشە بەس دەڵێن بڵین لە 11 زیادیان کردووە بەرهەمێنانەکە هەر لە کێڵگە کۆنەکانی یاخود لە ئەوەی پێشتر موشک باران کرا بڵێن وا بڕیار بوو و بەرهێنانی نوێ بکرێت ئەوەی لە کەی 250 تەنها یەک بیران لێداوە ئەوەی کە من معلوماتمە بە یەک بیران لێداوە بەڵام بیرەکە ئینتاجیانتیان نەکردو بەهۆی ئەو دۆخە ئەمنیەوە کە هاتە پێشەوە بۆ کۆمپانیاکە ئیشی تیان ڕاگرتو هەتاوەکو ئێستا بەڵام بەنیازن لە سەرەتای ساڵی داهاتوە لە مانجیەکەوە کە دەستکەنەوە بە ئیشکردنتیا ئەوەی کە من بیستومە دەستەکەنەوە بە ئیشکردنتیا و تەجاوزی هەموو ئەو تەحەداتە ئەمنیانەشەکەن کە لە ناوچەکەدا لە چەند مانگی ڕابردوو ڕوویدا و موشک بارانکردنی ئەمانە تەحەدیاتی ئەوانەکەن و کۆمەڵێک ئیجراعاتی ئەمنی توندوتۆڵیان کردەوە بۆی کە بتوان هەم کێڵگەکە هەم کارمەندەکان بپارێزن ئەگەر هات و ڕوبەڕووی حاڵەتێکیشی لەو بابەتە بوونەوە بەڵام ئەوەی کە بۆتە هۆی زیادبوونی بەرهەمهێنان ئێستا تەنها ئەو چاکسازیە تقریبن بۆ ماوەی دەوری 2 هەفتەیەک لە ناو کێڵگەکە شەداونیان کرد و دەستیان کردۆ بە کۆمەڵە چاکسازی لە ناو ئەو ئامێر و لە ناو ئەو کەرەستانێک کە کۆمپانیاکە بەکارێنەوە ئەمی ژوای کردووە کە ئاستی بەرهەمهێنان بە شێوەیەکی باش زیادکە کەوکو خۆیان ئاماژیان پێداوە لە ساڵ 11 باشە بەس وتە ئێستا 500 ملیۆن پێسێجا غازیشلا ئەو LNG-ەکە غازی سروشتێکی غازی سروشتی 1050 تن غازی ماڵان لەگەڵ 15,000 بەرمیل کۆندێسێتەوە ئێستا بەرهەمی هەرێم بڵێن ڕۆژانە هەرێم پێویستی بە چەند ئێستا چەندی ماوە بڵێن پێداویستی هەرێم پڕ بکاتەوە بە تەواوەتی پێداویستی هەیە تەبیعی کۆمپانیای داناغاز خۆی لە تقریبان لە چارەکی دووهەمی ئیمساڵە بەیاننامەیەکیان بڵاو کردەوە کە ئەوان بەنیازن پەرەپێدان بکەن لە کێڵگەی کۆرمۆرا و کە بتوان ئاستی بەرهەمێنانی غازی سروشتی لە کۆرمۆر بگەێنە نزیکەی 700 ملیۆن پێسێجا لە ڕۆژێکە بەڵام بەهۆی ئەو زروفە ئەمنیە و کە هاتە پێشەوە بالفعل ئەوان هێنایشان و دەستیشان کرد بە ئیشتیایدا و تقریبا نزیکەی 350 ملیۆن دۆلاریش وەکو سەرمایەدانرا بۆ ئەوەی کە بتوان ئەو پرۆسی پەرەپێدانی تیا ئەنجام بدەن و بیرێکیشان لێدا بەڵام بۆی ئەو تەحەدیاتە ئەمنیانەکە هاتە پێشەوە ئەو ساڕ و موشک بارانکردنی کێڵگەی کۆرمۆر و ئەو مەشاکیل ئەمنیانە کە دروست بووە لێ هات کە زۆربەی زۆری ئەو کارمەندانی کە لێو بوون بە تایبەتی زۆربیان ڕەگەزی بڵێن تورکی بوون خەڵکی تورکیا بوون زۆربەی زۆریان گەڕانەوە یعنی کێشەیەکی ئەمنی بۆ دروست کردوای لێکرد ئەم چەند مانگە ئەو کێشەیە دروست بە ئەگینا
و لە پلاندا بوو کە تاوەکو مانگی 5 ساڵی 2023 مانگی 5 داهاتوو بیگەێنە 600 ملیۆن پێسەجا بەڵام وەکو پێداویستی هەرێمی کوردستان بە غازی سروشتی کە بتوانێت تەبیعی ئەو غازە سروشتی کە ئێستا بەکارهێنرێت بەرهەمهێنرێت تەنها بۆ کارەبا بەکارهێنرێت. باشەگەر بۆ کارەبا و بۆ غازی ماڵان بە هەمووی چەندە؟ ئەمە ئەگەر بگاتە بەڵێ ئەگەر بگاتە 800 ملیۆن پێسەجا لە ڕۆژێکە ئەوە ئەتوانێت کە کۆی پێداویستی خەڵکی کوردستان بە شێوەیەکی تەواو دابینکە کە پێویستی و کارەباش بەڕاستی بەرهەمی کارەباش زیاد بێت چکە ئێستا یەکێک لە گرفتە گەورەکانی بەردەم بەرهەمهێنانی کارەبا نەبوونی سوتەمەنیە. سپاس دەکەم کاک محەممەد سەبارەت بە کۆمپانیای DNO نەرویزی ئەوش باسی قازانج دەکە. بڵێن قازانجێکی باشی هەیە لە هەرێمی کوردستان و سەبارەت بۆی کە ئێستش ئیشکال هەیە لەسەرەوەی کە بۆ من ڕۆژانە هەرێم چەند بەرمیل نەوتە نار دەکە. حکوومەت باسی 426,000 بۆ 435,000 بەرمیل لە ڕۆژێکە هەندێک پەرلەمانتار دەڵێن 600,000 بەرمیلە ئەو چۆن خۆی تەبیعی ئەو معادلەی کە بۆ داناگاز و هاوبەشەکانی ڕاستە بۆ کۆمپانیای DNO ڕاستەوە هەموو کۆمپانیەکانی دیکە لە هەموو دنیانەکە لە هەرێمی کوردستانە ئێستا مەوسمی قازانجی کۆمپانیای نەوتی و غازیەکانە لەبەرەوەی نرخی بەرهەمەکانیان هەڵفڕیوە ینی بەراورد بە 2 ساڵ بە لە ئێستا کاکە نرخی غازی سروشتی هەفتەی پێش و من راپۆرتێکم بینی لەسەرەوە بەراورد بە ساڵی 2019 لە 540 زیادی کردووە غازی سروشتی بە پێی بازارەکانی ئەوروپا. نرخی نەوتی خاو لە 2000 لە ئەوەی دوای پەتای کۆرۆنا لە 2020 هاتە ناقص 35 دلار بەردەوام لە دەوری 20 دلارێکا بوو ئێستا نزیکە لە 100 دلار. تەبیعیە هەموو کۆمپانیا نەوتەکان ئێستا قازانجێکی زۆرەکەن و بە هەمان شێوە حکوومەتی عێراقیش حکوومەتی هەرێمیش ببوورە داهاتە نەوتەکانی زیادی کردووە. ئێستا مانگی پێشوو نزیکەی داهاتی سافی حکوومەتی هەرێم نزیکەی 550 ملیۆن دلاری بۆ ماوەتەوە. ساڵی پار بەردەوام لە 300 بۆ 340 دلار بوو لەو مەجالا بوو. لە ساڵی 2020 لە هەنێک مانگە 30 ملیۆنی بۆ ئەماوە. ئەنی ئێستا بە هەمان شێوە حکوومەتی عێراقیش هەروە قازانجێکی زۆرەکە بۆیە تەبیعیە قازان زۆرکردن. ئەمە نەهونەری کۆمپانیاکەیەوە نەهونەری ئەو حکوومەتانەیە کە شەریکن لەگەڵ کۆمپانیاکە. ئەمە بشەکە لەو دینامیکێتانەی بازاری وزە لە دنیا دروستی کردو علاقەی بە کۆمەڵی هۆکاری دیکەوە هەیە ڕەنگە ئێستا دەرفەت نەبێ باسی بکەین. بەڵام بەزوتت داهاتەکە لەسەر هەنادەش قسە دەکەین وتت ئێستا تێگڕای داهاتەکە سەر و ملیارێک دلار بوو مانگی ڕابردوو مەوەست مانگی دا کۆی گشتی پارەی فرۆشراوی نەوتی هەرێمی کوردستان داهات بەهی کۆمپانیەکان و حکوومەتی هەرێمیشۆ نزیکەی ملیارێک و 35 ملیۆن دلار بووە. لەم پارەیە نزیکەی 500 و کەسرێک ماوە 550 ملیۆن تۆزێکی زیادەیەکەم زەبر ڕقەمەکەم لەبەر نییە ماوەتەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمە بەراورد بە ساڵی پار و بە 2 ساڵ بە لە ئیسە زۆر زیاترە. ئەمە نەتیجەی ئەو گرانبوونەی نرخی نەوتی خاو و گاز و ئەو شتانەیە. ئەنی حاڵەتەکە زۆر تەبیعیە و هەر ئەوەش چاوەڕێکرێ. مەسەلەی هەناردەکردنەوەی لەسەر ژیانی خەڵک ئەو زیادبوونی داهاتی نەوتە خۆی ڕنگدانەوەیکی ئەو تۆ نابێنرێ نەوت چل بێت و نزیکەی 100 بێت و نا فەرقێک هەیە گەرسە تۆ سێری بازارسا هەموو مانگە حکوومەتی هەرێمەتوانێت موچەبا لە ساڵی 2020 نێتوانی هەموو مانگێک موچەباگە لە بیری بێ ئەو هەموو فەوزا و خۆپشاندانی بۆ موچەکرا لە 2016 و 17 کارمەندەکانی خۆی بڵێن. طبعا ئەوە خەلەلە ئەساسەن ئەو مشکلەیە تۆ گەر دۆخی دارایی کە هەموو وڵاتەکە بەسیتۆ بە بەرز و نزمی نرخی نەوتۆ یا بیبەستۆ بەوەی کە تۆ کەی نەوت هەبوو نەوت پارەی باشی کرد بتوانی موچە بەت و یا خەرجەکانی دیکە دابینکەوە کەیش نەوت دابەزی تۆ یەکسەر هاوارە لێ هەڵسێ و نەتوانی ئیشی خۆت بکەی. ئەمە خەلەلێکی گەورەیە. من نامەوێت پاسا بۆ خەل لەبێن و ئەکید ئەوە با بڵێن ینی گەمژەیەکی ئیداری و سیاسیە کە تا ئێستا وەزعی هەرێم و عێراقیش لەو دۆخە ماوەتەوە. بەڵام بە دیوەکەی ترا ئەگەر بڵێن ئەمە ڕنگدانەوەی نییە لە ناو بازار و دۆخی ئابووری کوردستان و عێراقا ناوان نییە ڕنگدانەوەیکی گەورەی هەیە. ئەمەکێک لەو شتانە ئەوەیە کە هەموو مانگە بە هەر حاڵێک بێ بە تەخیربوون و بە 3 هەفتە دابشکردن و ئەوانش بێ حکوومەتی هەرێمە توانێ موچەبا ئەتوانێ هەنێ لە خەرجەکانی دیکەی دابین بکە
راپۆرتی پێشووی دیلۆیت باسی ئەوەیە کرد بڕێک قەرزی کۆمپانیا و بازرگانە نەوتەکانیان داوەتەوە ئەمە دلیلی ئەوەی ئیسفادەیە کرێ لەم داهاتە بەڵام ئەکید بە تەنیشتی ئەمە گەر بڵێ گەندەڵی هەیە یانی ئەکید هەیە گەر بڵێ خراپ ئیدارەدان و ئەو شتانە ئەو هەموو مشکلانی پێشتر باسمان کردو هە لە بەرنامەکەی بەڕێستا ئێسش ماوە بەڵام ڕنگدانەوەی ئەو بازاڕە گەرمەکە بەو شێوەیە بووە ینی بۆ من لە قەر ئەو نرخە بڵێن بەرز بوونەوەیە سیرکە تۆ حاڵەتێک هەیە ئەگەر بەتەمای ئەوە بیت داهاتی نەوت هەموو کێشەدارایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەر بکە ناکرێت لەبەرەوەی ئەساسەن ئەو بڕێ هەرێمی فرۆشێ کەمە بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێم هەموو مانگێک وەک پێویست و لە کاتی خۆیان موچە بە و خەرجی پرۆژەکانیشی بە و هیچ کێشەیەکی نەبێ بە تێر و پڕی هەموو خەرجەکانی دابین بکە لانی کەم ماگانە نزیکەی ملیارێک ئەفو تریلیۆنێک و 200 ملیار دیناری پێویستە ئەنی بەبێ لێبڕین و بەبێت ئەخیرکردنی پرۆژە و ینی هەموو پرۆژەکانی تەمیل بکە ئەم پارینەوتە ئێستا ئەم مانگەش کە زۆر باش بووە ئەم 550 میلیۆن دۆلارە لە باشترین حاڵەتە ئەکا 100 شتێک میلیارد دینار ئەمە هەرێشتا کلێنێکی گەورە ماوە من ئەو باشە ئێستا بۆنم لە 140 گەڕێتەوە بۆ حکوومەت لە 159 بۆ تێچوو خەرجی لە سا 43 بووە لە ساڵی 2020 ئەوە کێشەیەکە من ناڵێم ئەو حاڵەتێکی تەبیعیە بەڵام ئەومان لەبیر نەچێ ئەو نەوتە تەنهایی هەرێمی کوردستان نیە کە لێرە دەرئەهێنرێ و ئەفرۆشێ بەشێکی پشکی ئەو کۆمپانیانەیە کە ئیشی پەرەپێدانی کەڵگەکانیان کردووە ئێستا نەوتەکە بەرهەمێنن و لە ساڵی ڕابردووە نزیکەی 14% کۆی بەرهەمی نەوت بۆ کرێی بۆڕی و گومرکی تورکیا و ئەمانە ڕۆشتووە ئەم حاڵەتانە هەیە تۆ ناتوانانی ینی کرێ بۆڕی نەدەیت و نەوت هەناردە بکەیت ناتوانانی گومرک نەدەی بە تورکیا و نەوت هەناردە بکەیت لە جیهانەوە ئەگەر ئەڵێ ئەم نرخێکی عادلە نەخێر ئەگەر ئەڵێ ئەم خەرجیانە ئایا گەندەڵیتیانە ئەکیتیاتی من بەڵام لە نەتیجە ئەبێتەوە حساب لەسەر ئەو واقع بکەی کە هەیە مەبەست نەبیڵێم سەرڕای هەموو ئەو کێشە و گرفتانەی لە ئیدارەدانی نەوتی هەرێما هەیە ئەم ڕنگدانەوەی پۆزتیڤی ئەو بازارگەرمیەی وزە کە لە جیهانە هەیە ئەو گرانی نەوت و گاز لە واقعی کوردستانیشا ئەبینرێت باش بە زیادەی داهات ئێستا بۆ دوای لەسەر هەناردەش قسە دەکەین ئێستا بۆ عێراق 100 تریلیۆن دینار دەکرێت زیادەی داهات هەبوو بێت بەهۆی نەوتەوە لە هەرێم ئەو زیادە داهاتە هەبووە ینی ئیزافە بێ بۆ سەر بودجەی گشتی سەرکە لە عێراق ساڵی 2021 76 ملیارد دۆلار هەموو داهاتە نەوتیەکان عێراق بووە لە 2021 لە 2022 کە هێشتا دوو مانگمانەوە وا تەقدیرەکرێ هەتا کۆتایی ئەم ساڵ بگاتە 114 ملیارد دۆلار کۆی گشتی داهاتی نەوت لەم ساڵە لە عێراقشا فەرقێکی گەورە هەیە ئەو فەرقە گەورەیە بەڵام هەرشتا پێم وانە بگاتە 100 تریلیۆن لەبەرەوەی نزیکەی 44-46 ملیار دینار دۆلارە عەفو بەڵام لە ساڵی 2022 بە هەمان شێوە داهاتی نەوتی عێراقیش نزیکەی 48 ملیارد دۆلار بووە ئەنی ڕقەمەکان ئەگۆڕێ بەرز و نزمیەکە بەپێ ئەو گۆڕانکاریانەی لە نرخی نەوتا لە بازارە جیهانیەکانە دروستە بێ ئەمە شتێکی تەبیعیە تەبیعی نییە بۆ عێراق و کوردستان هەتای هەر بەم شکڵت بەس پشت بە نەوت و نەوت فرۆشتن ببەستن لەبەرەوە یەک دنیا ریسک و مەشاکلێ لەگەڵ ئەم مۆدێلە اقتصادیە بەڵام تەبیعیە تۆ لەگەڵ هەر بەرزبوونەوەیکی نرخی نەوتا چاوەڕی داهاتی زیاتر ئەمەش هونەر و ئازایەتی کەسیتیان نییە واقعەکان ئێمە نەتوانین کۆنتترۆلی کەی نەئشتوین ڕۆڵمانە بێ لە دەست نیشانکردنی سپاس دەکەم دێم وڵات کاک باسی سەبارەت بە غاز ئەوەی کە کۆمپانیەکە باسی بەرهەمهێنانی غاز زیادی کردبێ بۆ زستانی ئەم ساڵ گرفت دروست دەبێت یاخود ئەم زیادکردنی بەرهەمە کاریگەری لەسەر بازارەکە بەڵێ وڵات حەکیم تەبی ئێمە پێشتریش لە چەندین شوێن کە باسی ئەومان کرد پێشبینیەوەمانە کرد کە لە زستانی ئیم ساڵە وەکو هاوشێوەی پار بەهۆی نەبوونی غازە بەڕاستی گرفت دروست بووبێ بۆ هاوڵاتیان و وەکو ببینین کە ڕەتڵی گەوری هاوڵاتی بۆستێ بۆ سەرە بەڵام خۆشبەختانە ئەوە ماوەیەکە کە ئەبینین کە بەشە حیسەی غازی شاری سلێمانی بەڕاستی زیاد بووە و پێشتر ئەو تەنکەرانی کە نرد بۆ شاری سلێمانی ژماوەکو ژمارە 11 تەنکەر بوو وەکو بڕ وەکو کەمیت کە غازیان تێکرد تقریبان لە باشترین حاڵەتە 7 تەن بوو بەڵام ئێستا لە بینی 20 بۆ 21 تەن غازی تێکەن و لەگەڵ ئەوەشە ڕۆژانە 12 تەنکەر لە کۆرمۆرەوە دێت بۆ شاری سلێمانی و لەگەڵ ئەوەشدا ئێستا تقریبان هەر لە دەوروبەری شاری سلێمانیا لە سنووری پارێزگای سلێمانیا 12 کارگەی غاز
چوونەتەوە سەر کەرکووک کە لەوێ ئەوانش ماگانە 84 حیسەواتە 84 تەنکەر غازیانن بۆ سنووری پارێزگای سلێمانی کە ئەمەش بەڕاستی زۆر کەمێتێکی باشە و سنووری ئیداری گەرمیانیش لە ئێستادا بە تەواوەتی چۆتە سەر حکوومەتی ناوەندی و غاز لێوە وەرەگرن واتە هیچ پەیوەندیکی غازیان و هیچ داواکاریەکیان لە سنووری پارێزگای سلێمانی یانی ئێستا و کەمێتی کە هێتە سلێمانی ڕۆژانە تقریبا لە حدودی 200 بۆ 295 تن غازی LPG دابی نەکرێت بۆ هاوڵاتیان لە بەس بۆ سلێمانی خۆ بۆ ناوچەکانی تریش بڵێن گرفتەکە دروست دەبێت دروست نابێت وتت بۆ سلێمانی پێشبینی ناکەێت دروست بێت بۆ سلێمانی من پێشبینی ناکەم بەس تەنها لە یەک حاڵەتە تەسەورەکەم کە دروست ببێت ئەویش ئەگەر بێت و نرخینەوت بەم ئاستە بەرزی ئێستا بمێنێتەوە و زستانێکی سارد بێتە بەردەمان کە خەڵکێکی زۆر بەڕاستی داواکاری بکەن بۆ غاز ئەوش بۆ خۆگەرمکردنەوە بۆ ئەم پێداویستیانە بەکاری بێنن و فشارێکی زۆر بکەوێتە سەر ئەو غازی کە ئێستا هەیە لە سنووری پارێزگای سلێمانیە تەسەورەکەم تۆزێک تەزەخۆم دروست بێ بەڵام پێشبینی ناکەم وەکو پار ساڵ وای لێبێ خەڵک لە سعات 1 و 2 شەوە ڕیز بەستێ بۆی کە بڵێ غازی دەست بکەوێت ینی بەو شێوەیە نابێت وەزعەکە ئەوە نەبێت و تا ئێستا کۆنترۆڵە بڵێن بۆ ئەوە شەر زیاد کراوە بەسەراحەت معلوماتی دقیقم لەسەر شارەکانی تر نییە بەڵام ئەوەی کە دەبینم لە هەندێک شوێن گرفت هەیە ئەنی بۆ نمونە لە سنووری پارێزگای هەولێر ئێستا گرفتی غازیان هەیە غاز تۆزێکەمە و ئێستا لەوێش کە ئەوەی غاز تەوزیع بکەن ئەوان لە ڕێگەی بتاقەی خواردنی خۆیانەوە هەر ماڵی مانگانە 2 بتڵ غازی بۆ دابینەکەن یعنی تەسەورەکەم لەوێت تۆزێک وەزعەکە باشتر ینی تۆزە خراپتر بێت لە سلێمانی ینی وەزعی سلێمانی لە پارێزگاکانی تر باشتر باشە لەسەر بڵین هەناردەی نەوتێرێم بە کاک محەممەد دوای دەستنیەوە لە کاک محەممەد هەناردەی نەوتی هەرێم ڕۆژانە چەندە چکە سە باسیینان 600 حکومت دەڵێ 426 بۆ 35 چۆنە هەناردەکە چەندە بەڵێ خۆی کاک حەکیم ئەزانی چۆنە یەک مشکیلە هەیە ئەوەندە مەلەفی نەوت لە هەرێمی کوردستانە ناشەفافە ئەوەندە مەلەفی نەوت لە هەرێمی کوردستانە گەندەڵی تایە یعنی هەش داتەوە هەش ڕقەمێک بوترێ لەسەر مەلەفی نەوت ڕاست دەرەچێت ئەزانی بۆ لەبەرەوەی کە حکوومەت هەرێمی کوردستان هیچ جوابێکی پێنی ئێستا تۆ بڵێ من ڕۆژانە ملیۆنە بەرمیل ژەناردەکی ئەوە جواب ناداتەوە ئەڵێ من 426 بۆ ینی ئەم ڕقەمە نامەنتقیانی کە لەلایەن حکوومەتی هەرێمە بڵاوە کرێتەوە بەجددی خۆی گومان لە پرۆسەکە دروست دەکات بەرزی ئەو کۆستەی کە سەرفەکرێت لە پرۆسە نەوتیەکانە واکات کە گومان دروست بێت لەسەر هەموو داتاکانی ئەوەی کە حکوومەت باسیەکە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پێشتریش کۆمپانیا غاز نەوتیەکان هەر هەمووی بڵاویان کردەوە کە لە ئیم ساڵە دەسەکەن بە پەرەپێدان دەسەکەن بە لێدانی بیری تازە بۆ نمونە ئەوە گۆڵف کیستۆن لە شێخان بۆ نمونە DNO بۆ کۆمەڵی کۆمپانیای تر باسی ئەویان کرد کەوتیان بالفعل پەرەپێدانیان کردو پاریان سرف کردو بیری تازایان لێداوە ئینتاجی تازایان کردو ئەوە تا حکوومەت لە پەیجی وەزارەتی سامانە سروشتەکانی شۆ باس دەکرێت کە لە شێخان نەوت زیادی کردووە لە شوێنەکانی تر زیادی کردو لە کێڵگەکانی تر زیادی کردووە بەڵام ئەم زیادکردنە لە کەمیەتی نەوتی هەناردەکراوی هەرێمی کوردستانە ڕنگ ناداتەوە بۆ نمونەیەکی ئەنجا یەک شتی تریش بەسەڵاحەت خۆت کردووە پێشبینی چەندەکەی من ئەوەی بە 426,000 بۆ سیکەنی سەریکە سەرۆکی حکوومەتی هەرێم لە دووبێ وتی ئێمە ڕۆژانە 500,000 بەرمیل ئینتاژەکەین خۆی وتی 500,000 بەرمیل لە کوردستانە ئینتاژەکەین ئەوەی کە باز دەکرێت لە کێڵگەی خۆرمەڵە تقریبا سەر 375,000 بەرمیل ڕۆژانە ئینتاجی هەیە و ئەم ڕقەمە شاراوەتەوە ئەم ڕقەمە دەرناخرێت ئەوەی کە حکوومەت ئیعلانیەکە لە کێڵگەی کۆرمۆر نزیکەی 170,000 خۆرمەڵە عەفو ببوورە خۆرمەڵە یعنی ئەڵە 170,000 بەرمیل لە ڕۆژێکە ئێمە ئینتاجمانێ مع العلم ئەم حیسەیە زۆر زیاترە اینجا ئەوەشی کە گومانەکان بەڕاستی تۆخەکاتەوە لەسەر ئەوەی کە لە خۆرمەڵە و لەمانە چونکە هەر خۆرمەڵە نیە ئەوە عین سوفی هەیە ڕۆژانە 4-5,000 بەرمیل ئەوە هەر باز ناکرێت ئەوە مجموعەیە بیر تقریبا 25 بیر لە هاڤانا کە لە بندەسی پێشمەرگەیە و کۆمپانیای کار نەوتی لێ دەرەکاتە دەرەوە پێشتر کێشێکی بۆ دروست بوو لەگەڵ حکوومەتی اتحادیە و تاوەکو ێستاش بەردەوام لە نەو دەرێنانی ئەمەش هەر باز ناکرێت یعنی ئەم کێڵگانە هەر هەمووی نەوتی لێ دەرێنێ باز ناکرێت و دوای ئەوەش ئەبینین حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نمونە لەم ماوەیە پاڵاوگەی لانازیان افتتاح کرد ئەڵێ کە بەتاقەی ئینتاجی 75,000 بەرمیل ئیشەکات
باشە تۆ ئەم نەوتەی لەکوێوە بۆ دابینەکەیت بۆ لا ناس 75,000 بەرمیل لەکوێوە بۆی دابینەکەیت ئایا لەو نەوتەیە کە لە هەرێمی کوردستان بەرهەمێنرێت ئەگەر لەو نەوتەیە کە لە هەرێمی کوردستان بەرهەمێنرێت کەواتە تۆ لە سەر و 500,000ەوە اینجا کۆمپانیای کار تۆ ئەم نەوتەی لەکوێوە بۆ دابینەکەی کە تاقی ئینتاژەکەی کۆمپانیای کار نزیکەی 160,000 بەرمیلە یعنی تۆ ئەمانە ئەم نەوتانە لەکوێوە مەعلعلم ئەم دوو پاڵاو گەورەیە بە بەردەوامی ئیشەکەن ینی نەوەستاوە لە ئیشکردن بەهۆی بابەتی نەوتی خامەوە تۆ ئەم نەوتان لەکوێوە بۆ دابینەکەی ئەگەر لە هەرێمی کوردستان و لە نەوتی هەرێمی کوردستان بۆیان دابینەکرێت ئەوە کەواتە بڕی ئینتاژ لە هەرێمی کوردستان لەسەر بە تەسەوری من لەسەر و 600,000 بەرمیلەوە 600,000 بەڵێ باش ئەیکە محەممەد بۆچوونی تۆچێ پێ دوایە والله 600,430 لەو ڕۆ زۆر هاوڕای مامۆستا بەهرۆزم کە ئەڵێ لە حکوومەتی هەرێم خۆی ینی کەشێکی دروست کردووە هەرچی بڵێ ڕاستە و دڵنیاشنی ڕاستە لەبەرەوەی تۆ دەیتا و زانیاری فەرمیت نییە ئەوەی هەیە دیلۆی دوای 3 مانگ بڵاوێک کاتەوە ئەویش دلوێت ئەوەیە کە هەر خود لە وەزارەتی سامانە سروشتەکان و کارمەندەکانی وەزارەتە خۆی وەرێگرێ ینی ئەوە نییە بڵێ کێلگە بە کێلگە بەسەریانە ئەچێتەوە ئینتا چەنە لە هەرێمی کوردستانە بەپێی هەنێک تەقدیرات بە ئەوەی کە حکوومەت ئەیفرۆشێت با بڵێن هەناردەیەکەوە ئەوشی ئەیا بە کارگروپ وا تەقدیرەکرێ نزیکەی 450,000 بەرمیل بێ بەڵام ئەمە هەمووی تەقدیراتە ئەوکوتم ڕقەمی دقیق نییە تۆ نازانی لەبەرەوەی مەفروزە وەزارەتی سامانە سروشتەکان وەک ئەوەی وەزارەتی نەوتی عێراقیکە هەموو مانگێک ژمارەی ئەو بەرمیلانە بڵاو بکاتۆ کە بەرهەمێنن چەنی هەناردەکرێەوە چەنی بە سەرفی ناوخۆیە ئەوەی من ئاگادارم و بیستمەوە ئەزانم نزیکەی 25,000 بەرمیل ئەدەن بە کارگروپ کۆمپانیا ئەوەی مەسفای کەڵک ڕۆژانە بۆ ئەمە بەڵێ بۆ بانزین بۆ بنزین و گاز و نەوتی سپی ئۆمانانی بۆ پێداویستی ناوخۆ بەڵێ و قرارە شتێکیش بن بە لاناز بۆ ئەوەی کە بە نرخی مەطعوم بنزین دابین بکە بە تایبەتی دوای ئەزمەی ئەخیر بەڵام هێشتا معلوم نییە بزەبت ئەو بڕێ ئەیەن بە لاناز چەنە بەڵام وەکو مامۆساوتی لاناز ئیمڕۆ ئینتاجی زۆر لەوە زیاترەکە هەر وەزارەتی سامانە سروشتەکان ئەیاتێ بڕێکی زۆری ئەو نەوتەی لە ڕۆژئاوا و لە سووریاوەیەتە هەرێمی کوردستان و هەر توجارەتەکە بزەبت حەسر کراوە قۆرخ کراوە بۆ لاناز خۆی ڕۆژانە چەند دەوریە سووریاوە دێ وا تەقدیرەکرێ نزیکەی 40,000 بەرمیلێک بێ هەنێ ڕۆژ زیاتر یا هەمووی لە ناوخۆی هەرێم دە پاڵەوریان بەڕێ دەکرێت لە ڕێگەی بۆری هەرێمەوە نانە هیچی ئەوەی من بزانم هیچی ناخرێتە تێکەڵی ئەو نەوتەی هەرێم ناکرێت کە هەنار دەکرێت بە بۆڕیە هەمووی بۆ ئەوەیە بۆ ینی ناوخۆیە بۆ پێداویستی ناوخۆ بۆ لانازە طبعا نەوتی کەشیێتە هەم نەوتی خاوە هەم بەرهەمە نەوتەکان بە قاچاقیت لە بەشەکە باشوور و ناوەڕاستی عێراق و مشکلەکەوەی لە کوردستانە بڕێکی زۆری بازرگانی نەوت و بەرهەمە نەوتەکان بازرگانیەکی نافەرمی و قاچاقەیانی قرسە تۆ دەیتا لەسەری هەبێ و هەتا دەیتا و زانیاری دروستی فەرمیشت نەبێ زەحمەتە تەحلیل بکەیت یا هیچ شتێک تەقدیر پێ هەموو ئەم ڕقەمانە هەیە لە نەتیجا بەشی هەرە زۆری تەقدیریە نەک ئەوەی کە تۆ زانیاری دروست هەبێ ینی فعلەن اینجا ڕاستی ئەمە لە هەنێک کێڵگا بەرهەم زیادی کردو وەکو مامۆساوتی بەڵام لە هەنێک کێڵگەشا بەرهەم کەمی کردووە لە کێڵگەی تەختەق ئەوەی من بزانم کەمی کردووە بۆ نزیکەی 4,000 بەرمیلی ڕۆژانە لە گەرمیان بۆ نزیکەی 14,000 کەمتریش کەمی کردووە وانی لە شوێنێک کەمەکە لە شوێنێک زیادەکە بەڵام لە نۆکارکی دیارە بزان پێشتر ئەوەی کۆیس 100 بڵنگ تاختە 150 نزیکەی تاوەکو 138,000 بەرمیل ڕۆشت بەڵام ئەوەی دیکەش 30,000 بوو 33,000 ئەو کارەکەی چێکەوەندە کەمیرەکە بۆ ئۆکێ هۆکارەکەی بەپێی تەقدیراتی ئەو کۆمپانیا سەرکارانی لەوە ئیشەکەن هۆکاری تەکنیکی و علاقی بە جیۆلۆجیای منتیقەکە و ئەو شوێنانی بیرەکەەوە هەیە تێکەڵی ئاو بۆ نەوتەکە ینی کۆمەڵە هۆکاری پیشەسازی و جیۆلۆجی هەیە بەپێی حساباتی کۆمپانیاکانانی ئەگەر شتێکی کەشە بێ لە پشتی ئەمەوە بەڕاستی نازانم ئۆبەرێنانی بڵێن سیانەکردنەوە بەرێنانەوەوانەوە نییە ڕەنگە علاقەی بە ئسلوبی سیانەکردنەوە هەبێ و ڕەنگە علاقەی بە زەختکردنی زیاترۆ هەبێ لەم بیرانە بۆی زۆرترین نەوتی لێ بەرهەم بهێنرێ لە فەزەوەی دیاریکراوە ناسەیە بۆنمونە ئەوەی گەرمیان لە بۆ 33,000 بێتە سەر 4 ئەوەی کۆی بۆنەوە 147 و بێتە سەر 4,000 ئاسایی ینی ئەوەندە دابەزینە ئەکید
ئاساییە بەڵام حاڵەتی وا لە زۆر شوێن و وڵاتانی دیکەش هەبووە بەڵام بە تایبەتی ئەوەی تەختەق زۆر قسەی لەسەر کراوە هەتا هەنێک کەس لە چوارچەوەی هەنێ نەزەرەی موامەرا گرێدات بە وەزع سیاسیەوە کە لە کوردستان هەیە بەوەی کە بەحساب ویستێکی سیاسی هەبێ بۆەوەی بەرهەمی نەوتی لە منتیقی سلێمانی و زۆنی سەوزا کەم کردوەمانە زۆر شتی ئاوا سیاسی وی ناپیشەسازی ئەوترێ بەڵام ئەوەی علاقەی بە تەفسیری پیشەسازی ئەو برادرانەوە هەیە کە لە بوارەکە ئیشەکەن هۆکارەکە ئەمەیە ئەم زۆربەی ئەو بیرانی لەو منتیقانە هەن ڕێژەی ئاو لە ناو بەرهەمە نەوتێکا زۆر زیاتر بووە بە جۆرێکە هەنێک بیر کەڵکی ئەوەی نەماوە ئیشی کاپێتەوە سوپاسانەکەم ناوبڕێکمان هەیە دێمە وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دێینە وڵاتان لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانن و پڕن لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود دڵنییا بوومینیە ئەو جبسەی وێنەی نییە تەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسینینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک بەسێکە جەنابیشت کۆمنتێک تەبی لەسەر بۆ نمونە بەرهەمی نەوت کەمی کردووە لە نێک ناوچە بەس سەرەوەی کە ئێستا سنووری پارێزگای سلێمانی و بڵێن سنووری یەکێتی 17,000 بەرمیلێکی ئێستا ڕۆژانە لە کۆی بۆ نمونە نزیکەی ئەو 500,000 بەرمیلە خۆی بەڵێ ئێستا لە سنووری پارێزگای سلێمانی بەڕاستی لە سنووری زۆنی زەرد زیادی کردووە ئینتاجەکانیان بڵێن لە شێخان و لەمانە زیادی کردو کە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی گرنگی زیاتری بە سنووری زەرداوە و گرنگی زیاتری بەو کۆمپانیانەداوە و پاری تیا سەرف کراوە بەڵام ئەوەی کە دەبینین لە سنووری زۆنی سەوز لەم چەلگانەی کە هەیە و ماعلم ئەو نەوتەی کە لە سنووری زۆنی سەوزایە لە منتیقەی هەمووی نەوتی خاوی سووکن کوالیتی زۆر باشترە تەنانەت ئێستا ئەو نەوتەی حەسیرە کە دەرهێنرێتە دەرەوە ئەبرێت لە گەرمیان ئایپیایەکەی 43 ئەوەی شیواشۆک نزیکەی 47 واتە لە نەوتی برێت زۆر باشترە نەوتێکی سووکی شیرینە و تێکەڵاوی ئەو نەوتەی تاوجی و ئەمانەکرێت کە تاوجی ئەیپیایەکی زۆر نزمە بۆ ئەوی کە بتوانێت تەحسینی جۆری نەوتەکە بکرێت و نەوتی ئەوێش باش بکرێت و سعر بە سعرێکی زیاتر بفرۆشتێت چونکە هەچ API کەمتر بێت واتە ژمارەیەک API یەک API کەمتر بێت لەوەی برند کە هەیە نزیکەی $1 بۆ $2 سعری ئەگۆڕێت ئەشکێت ئەمان بە کۆندێسیەت و بەمانە زیادەکەن بۆیە ئێستا دەبینین لە سنووری پارێزگای لە سنووری زۆنی سەوزە بە کێڵگەی تەقتەقیش و بەمەی حەسیرەش و بەوەی ئەوانەی تریشەوە کە هەیە تقریبا نزیکەی 20,000 بەرمیلێک حالیان ئێمە ئینتاجمان لێ پێشتر 35,000مان هەبوو بەڵام بەهۆی ئەو مامەڵە نادروستەی کە ئەکرێت بە شێوەیەکی بەردەوام کۆمپانیەکان کردویانە لەگەڵ ئەم بیرانە بەڕاستی وای کردووە کە ئاستی بەرەمێنانی نەوت لەم چەڵگانە بە شێوەیەکی زۆر بەرچاو دابەزێتە خوارەوە تاوەکو گەیشتە ئەوەی بۆ نمونە بە پێی دوایین تەقریری کۆمپانیای گەنەڵنێرجی کە خوێندومەتەوە ئەڵێ لە ئێستادا شیوا شۆک ڕۆژانە 4260 بەرمیل ئینتاجێتی
لەمەی حەسیر و ئەمانش بەپێی ئەو معلوماتی کە هەیە نزیکەی بۆ بە 11,000 بەرمیلواتە بە شێوەیەکی زۆر دابەزیوەتە خوارەوە و ئەگەر بێت و چارەسەری ئەم دۆخەش نەکرێت بێت و پەرەپێدانیان تیان نەکرێت ئیشیان تیان نەکرێت وردە ئەو کەڵگانە بە تەواوەتی لە ئیژەکەون و ناتوانێت هیچ سوودێکیان لێ وەربگیرێت. باشە بەس بڵێن هەمداهاتی عێراقەوەی هەرێمیش ینی زۆر زیادی کردووە بە ئەوەی نەوتەکەەوە سە بڵێن ئاماری داهاتی نەوتی عێراقی دەمانگی ڕابردووە 99 ملیار دۆلار بووە بۆ نمونە مانگیە 8 ملیار دلار بوو کۆتا مانگ 9 ملیار دلار بۆ مانگی بڵێندا زۆر زیادی کردووە داهاتەکە بڵێن وڵا بە دڵنیایە ینی گۆڕانکارێکی زۆر گەوری تا بوو ینی لە مێژووی عێراقەوەی کە دەیبینین شتیوان نەبووە کە بۆ نمونە 10 ملیار دلار 11 ملیار دلار داهاتی نەوت بێت لە ماوەی مانگێکدا ینی ئێستا داهاتی عێراق و هەرێمی کوردستانیش بە دڵنیایی زۆر زیادی کردووە بەڵام کێشە گەورەکە لە یەک خاڵی جەوهەریا خۆی بینێتەوە لە هەرێمی کوردستانە هەتاوەکو داهاتەکە بەرزتر بێتەوە ڕاستەوەکو جەنابی مامۆستا فەرمووی ینی تۆزێک باش بووە ینی لە هەرێمی کوردستان ینی دۆخی حکوومەتی باشتر کردووە بەڵام وەکو پێویست نییە لە ئاستی تموحانیە لەبەر ئەوەی کە دەبینین داهاتی نەوت زیاد دەکات بالمقابل کری بۆری زیاد دەکات بۆ نمونە کۆمەڵێک کۆستی تر زیاد دەکات کۆمەڵێک مەساریفی تری شەریکاتەکان زیاد دەکات وایە دێت ینی ئەو داهاتی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەتاوەکو ئێستا نەگەیشتە ئەوەی کە حکوومەت هەرێمی کوردستان لە 150 ئەو داهاتە بێنێتەوە بۆ خۆی و سوودی لێ ببینێت ینی ئەو نەوتە کە فرۆشتوێتی تا ئێساش نەگەیشتە لە 150 ینی لە هیچ شوێنەکان نییە تۆ دانیشیت نەوتی خۆشت بفرۆشیت نەوتەکە دەربێنی وەکو جەنابی مامۆستاش باسی کرد ڕاستە کۆمپانیەکان هاتوون سەرمایەکی زەبەلاحیان لەم نەوتا سەرف کردووە ئیشێکی زۆریان کردووە و بەرهێنانێکیان کردووە ژمارەیەکی زۆر بیریان لێداوە ئەمە ناتوانێت ئینکاری بکرێت بەڵام ئەمەش مقابل بەوە نییە کە تۆ دانیشێت ئەو قازانجە زۆرە بکات یعنی ئەو قازانجە زۆرە بکات ئێستا ئەو کۆمپانیانە لە هەر شوێنێکی دنیادا ئیشکەن بەقەدە هەرێمی کوردستان قازانج ناکەن ئەویش پەیوەندی بە چێوە هەیە پەیوەندی بەوە هەیە کە کۆست ڕیکەڤەریەکی زۆریان پێدراوەتەوە بۆ نمونە لە 140 تاوەکو لە 140 کۆی داهاتی نەوتەکە ئەمە بێ بە کۆز ڕیکەڤەری و ئەدرێتەوە بە کۆمپانیا بیانەکان و هەروەها نسبەتی قازانجێکی زۆریش درراوە بە کۆمپانیا بیانەکان و لەگەڵ ئەوەشە کۆمپانیا بیانەکان ئەو پاری خۆیان کە سەرفیان کردووە لە ماوەیەکی کورتا وەری ئەگرنەوە بەهۆی چێ بەهۆی بەرزی کۆز ڕیکەڤەریەکە و کە وەری ئەگرنەوە سپاسم کاک محەممەد سەبارەت بە هەرێم و بەغداش ئێستا باز لەوەکە لە ماوەیەکی نزیک هەفتەیەکی هەرێم بچێتە بەغدا پێدووە لەسەر مەسەلەی نەوت و غازەکە نەوت بە تایبەتی ڕێک بکەون یاخودەکو هەروەکو ساڵانی پێشووترێ بڵێن نەوت تەسلیم نەکرێت چۆن دەیخوێنیتەوە خۆی بەپێی لە دوانی بەرپرسانی حکوومەتی هەرێم ئەم وەفدە بۆ چێکە هەنێک گفتوگۆ و دانینی تەکنیکی بکەن لەسەر ئامادەکردنی پرۆژە بودجەی ساڵی 2023 بۆ هەموو عێراق نەوتەکە شەر پێوەستە بە بودجە زۆریش لەبەرەوە عادەتەن تۆ کۆی گشتی داهاتی عێراق پشت بە نەوتە بەسرێ و بەشە بودجێ حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ساڵانی ڕابردووە کە ئەوترا ئەوەنە ئەدرێ بە هەرێمی کوردستان گوت بەو مەرجێ ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت تەسلیمی سۆمۆ بکات سۆمۆ بیفرۆشێ ئیتر لە نەتیجا هەرێم تەسلیمی نەکردو ئەوانیش حساباتێکیان نەکرد مەسەرەن کۆی گشتی پشکی هەرێم چەنە و ئەو نەوتەی کە ئەبێت تەسلیمی کا و تەسلیمی نەکردووە بای چەنە ئەوانە حسابە کرد لە نەتیجا نەختێک پارە ئەماوە لەوەی کە ئەبێ بدرێ بە هەرێم ئەو بوو ساڵی ڕابردوو 200 ملیار دینار بوو ماوەیەک پێش ئەوە 340 ملیار بوو ماوەیەک 400 ملیار بوو ئەم بڕش ئەگۆڕێ بەپێی هەندێک جار میزاجی ئەو ژمێریارەی کە لە وەزارەتی مالی حسابێکە یان ئەو دوو وەفدەی یان نوێنەری هەرێم و نوێنەری بەغاکە لەو لەحزار ڕێکەون ئێستا بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان چاویان لەوەیە بگەنە سیغەیەکی تری لەم جۆرە کە ئەمان لێرە بەردەوام بن لە فرۆشتن و هەناردەکردنی سەربەخۆی نەوت تەسلیمی نەکەن وەک ئەوەی کە هەیە لە بەرامبەرە لە دوای کۆمەڵک حسابات و ئەملاولا حکوومەتی عێراقیش ماگانەیەکیان بۆ بنێرێترە ئایا 200 ملیار بێ زیاتر بێ یا کەمتر بێ ئەمان بە ئاشکرا دیارە چاویان لەوە هێشتا ڕاستەوخۆنیان تۆ بە تەمای شتێکی واین بەڵام وا دیارە بە هیوان شتێکی وایان دەستکەوێت لە بەرامبەرە لایەنی عێراقی ئاخر جار ئەوە بوو کە سەرۆک وەزیران سوودانی ئەیگوت بەڵێ بەشە بودجەی هەرێمی کوردستان دابین ئەکرێ و هەرێمی کوردستانش قسەی هەیە لە کۆی گشتی بودجە عێراق بەڵام لە بەرامبەرە
حکومەتی هەرێم پابندیشی هەیە بێ التیزاماتی خۆی جێبەجێ بکە بەڕێی ئەوان بە تەسەوری ئەوان و بە تایبەتی سوودانی خۆی التیزاماتی حکومەتی هەرێم ئەوەیە ئەبێ پابند بێ بە قرارات و یاسا و ئەو بە تایبەتی دوایین بڕیاری دادگای فیدراڵی عێراق بۆ ئەوەی کە کۆی گشتی سێکتەری نەوتی هەرێمی کوردستان ئیدارەدانەکەی بدرێتە وەزارەتی نەوتی عێراق و لە نتیجا هەموو ئەقدانەی هەیەی لەگەڵ کۆمپانیای نێودەوڵەتەکانە هەڵی بۆ شێنێتەوە جارێکی ترتیاچونەوە بۆ ئەقدانە بکەن ئەمە مەسلەیەکی زۆر ئاڵۆز ئەگەر بێت و ویستێکی سیاسی بەهێز نەبێت لە هەردوولاوە بۆ چارەسەرکردنی لە ڕاستیە پڕە لە وردەکاری پڕ لە کێشەوە هەرێکێ لە وردەکاریانە ئەکرێ بابەتی ئەوە بێکە ڕێنەکەون لەسەری ئەگەر بیانەوێت بەتەرۆکو ڕەنگە ئەو دەری بڕەپارێک بێکو 200 ملیارەکە و دوایەوە ناوتەکە تەسلیمەکار شکڵێکی ڕێکەوتنێکی لەو شکڵە بێت پێشبین ئەوەی من ئۆکێ ئەوەی من تێئەگەم لە وەزعەکەەوەی من با بڵێ متابعام کردووە لە ئێستا لایەنی عراقی حکوومەتی بەغا زۆر هەڵپەیەتی بۆ ئەوی بە هەر نرخێکەیە پرۆژە یاسای بودجەی 2023 بنێرێتە پەرلەمان بۆ ئەمە پێویستی بە پشتگیری پەرلەمانتارانی کورد و حکوومەتی هەرێمە لە بەرامبەر حکوومەتی هەرێمیش ئەوێ هەم ئەو زەختەی قانونی و سیاسی لەسەر دەمێنێکە بەهۆی یاسا ئەفو بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی عێراق لەسەری دروست بۆ کۆمەڵێ سکاڵیان تۆمار کردووە لەسەر ئەو کۆمپانیانەی لێرە ئیشەکەن یا سکاڵایەکەیە لەسەر تورکیا ئێستا لە دادگای نێو بژیوانی پاریسە ئەوەی ژووری بازرگانی پاریسە ئەوێ ئەمانە تۆزێک جەوەکە هێور بکاتەوە بۆی لانیکەم ئەم زەختە یاسایی و سیاسیانی لەسەر نەمێنێ ئەوان پرۆژه یاسای بودجەیانەوێت تەمریر بکرێت بە ئاسانی و بە پشتگیری کوردەوە و ئەمانیش ئەو ئەیانەوێت کە ئەو زەختە هەیە لە سەریان بەهۆی کەرتینەوە ئەو زەختە نەمێنێ ڕەنگە نەگەنە ڕێکەوتنی کۆتایی چونکە قورسە ئەم مەلەفانە ئێستا هەم بە حکوومەتەکەی سوودانی چارەسەر بکرێت و حکوومەتی هەرێمیش بە ئاسانی نایەوێت کەرتینەوتی ڕادەسی لایەنی عێراقی بکە ڕەنگە باشترین حلی وەسەط لە ئێستا کە لەم ساڵە هەردووکیان ڕازی بکە بۆ 2023 ئەوەیە شتێک پارە بێتەوە 200 میلیارە لە بەغاوە لە بەرامبەرە بە جۆرێک چاوپۆشی لە ئەم مەسلەی سربەخۆ ناردەکردنەی نەوت بکرێ ئەمە تەبەن لایەنی هەرێم بە هیوای ئەمن تا ئەو کاتەی یاسای نەوت و غاز تێئەپەڕێنرێت لە پەرلەمانی عێراقەوە ئەم یاسا 6 تا دانە ڕێژراوە بە شێوەیەکی تازە ئەوەی کە هەردوو لە ڕازی بکە سیغە کۆنەکەی هەیە ئەوەی 2007 و 2008 کە ئەو کاتە پێ ڕازی نەبوون ئێستا با بڵێن مشتومڕێکی زۆری ئەوێ ئیشکردنی زۆری ئەوێت تا بە جۆرێکی دیکە دای بڕژیتۆ لەگەڵ زروفی ئەمڕۆی عێراق و ناوکۆکیەکانی بینی هەولێر و بەغا بگونجێ و لە پەرلەمانش دەنگی پێویست بەدەست بێنێت تەبعەن وەک چۆن حکوومەتی هەرێم لەژێر زەخت و فشارێکی زۆری شارە ئایا حکوومەتەکەی سوودانیش بە هەمان شێوەیان ڕەنگە هەردوو حکوومەتەکەش لە دۆخێکا بن بە ئاسانی نەتوانن مساوامە بکەن لەسەر هەنێ خاڵ و نوقات مەسەلەی ئەم پۆپۆلیزمی شار و هەنێک هێزیم عارزە ئۆمانە لە هەردوو لاوە ئیشەکەی قرس کردووە هەم بۆ سەرکردایەتی هەولێر هەم بۆ سەرکردایەتی بەغا بە قەنەعەتی من زەحمەتە چاوەڕێەوە بکەن بگەنە حلێکی دوورمەودا یان با بڵێن حلێکی یەکجارێکی کە زۆکو یاسینان تو غازەکەش ینی شەژمانگی بۆ دەنراوە پرۆژە یاسا ئێستا بڵێن دوای ببێ بە یاسا شەژمانگ دەکرێمە بکرێ خۆت قرس لە ئەجەنداکەی سوودانیا وابوو لە بەحساب ئەو یاسا تەمریرەکرا بەڵام ماوەتۆ سەر ئەو دینامیکێتە سیاسی لە بەغا دەست پێکا لە ڕۆژانی داهاتەوە لە ماوەی پرۆژه یاسای بووجە و دوای پرۆژه یاسای بووجە و اینجا علاقی بینی هەولێر و بەغا و هەنێجار معادلەتی ئەقلیمی مشکلی تورکیا و ئێرانیش دەوری هەیە لە مەسەلانە لە ڕاستیە قورسە پێشبینی ئەوە بکەی ئایا ئەتوان لە ماوەی 6 مانگە ئەو یاسا تەمریر بکەن یان نا بەڵام ئەگەر بیکەن بۆ هەموو لایەک باشە و ئەگەر نەشیکەن ئەکید هەم کێشانە تێچوێکی زۆری هەیە بۆ بازت سەبارەت بە هەر تۆش ئەمان خوێندنەوەتەیە نەوتەکە تەسلیم ناکەن هەرێم بەرپرسانێری بەڵێ ئەوەی کە لە شاندەکەی هەرێمی کوردستان و لە تشکیلی ئەو شاندا ئەخوێنرێتەوە و جەناوی مامۆستاش باسی کرد ئەم شاندە بەستە نا شاندێکی فەنی و شاندێکی بڕیار بەدەست نییەوە هیچ شتێک ناتوانێت بکات لە ئەرزی واقعە چونکە لە هەرێمی کوردستان ئەگەر واقعی سیاسی ئێستا هەرێمی کوردستان بخوێنیتەوە ئەزانی بڕیارەکە چی ئەیدا لەناو حکوومەتی هەرێمە ئەزانی چی بکەی بۆ نمونە پارساڵ کاقوبات جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆیشتە بەغدا و ئیتفاقێکی زۆر باششی کرد لەگەڵ حکوومەتی عێراقیەوە ماندووبوونێکی زۆریشی کردووە یعنی بە عەزێت و عەزابێکی زۆر حاصل تاوەکو ئەو ئیتفاقی کرد لەگەڵ حکوومەتی عێراق و ڕێکی خست و هاتەوە لە هەرێمی کوردستان زۆر بەعتەری جێبەجێیان نەکرد
زۆر باعتیادی جێبەجیان نەکرد ئەین تەشکیلی ئەم وەفدی ئێستاش کە لە هەرێمی کوردستان تەشکیل کراوە بەس تەنها بۆ کات کوشتنەوە ئەوەی بەڕێی منە ئەوەی کە لە وەزیری دارایی پێکاتوە سامانە سروشتیەکان هیچیان وەزیری پلاندانان سەرۆکی دیوانی ئەنجومەنی سکرتێری ئەنجومەنی وەزیران و تەبێژی حکومەت لەگەڵ ڕێزم بۆ یەک بەیەکیان بەڵام ئەم بەڕێزانە هیچیان بڕیار بەدەست نین لەناو حکومەتی هەرێمی کوردستان بڕوە هەتاوەکو سەرۆکی حکوومەت خۆی نەچێتە بەغدا و خۆی ئیتیفاقی سیاسی نەکە لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە بەش بە حاڵی خۆم تەسەوەر ناکەم هیچ ئیتیفاقێک لەگەڵ حکوومەتی عێراقیە بگاتە نەتیجە چونکە لە هەرێمی کوردستانە دیارە بڕیارەکان چۆن ئەدرێت چی ئەکرێت وەکو عەرزم کردی کاقوبات بە هەموو توانای خۆیەوە ماوەیەکی زۆر ماندووبوونێکی زۆر بەڕاستی زۆر باعتیادی لێرە جێبەجیان نەکرد لە هەرێمی کوردستان ئەگەر ئەو ئیتیفاقی کاقوبات لەگەڵ حکوومەتی عێراقە کردی لە کوردستانەوە جێبەجێ بکرا و عەرقەلەیان بۆ دروست نەکردا بڕاستە بێ بە ئابووری کوردستان بوژانەوەیکی زۆر گەوری بەخۆی بینی زۆر باشترە ئێستش کە ڕێکەوتن بکەن بڵێن هەموو نەوتەکە تەسلیم بکەن ئابووری کوردستان بەتەواتی نابژێت چکێسە باز دەوەکی ئەم جارە ڕەنگە گەورەترین بودجە بێ ینی بودجە عێراق کە پەسەند دەکرێت سە بنمونە مانگانە باز دەوەکەی بڵێن هەموو خەرجەکانی عێراق 6 بۆ 7 ملیار دلارە بەڵام بەس داهاتینەوەتەکە بۆ نمونە 10 ملیار دلار ینی ڕەنگە پێشبینی دەکرێت 50 ملیار دلار زیادەی داهاتی نەوتە بێت خۆی ئەزانی چۆنە کاک حەکیم پرسیارەکەی جەنابەت خۆی علامەتێکی ئیستیفامی زۆر گەورەیە ئەبێ زۆر ینی لێی تێناگەی بۆ چونکە حکوومەتی هەرێمی کوردستان هەتاوەکو ئەم دەقێ ینی لێی تێناگەی ئەوێت ئابووری کوردستان ببوژێتەوە یاخود دەوێتی بەم وەزعی ئێستا کە خەڵک بە بەمرۆبەمژی بەردەوام بێ بەڕاستی یعنی ئێستا من چەند جارێک گوتومەوە ئێستاش تاکیدی دەکەمەوە ئەو بڕیاری محکەمەی ئیتیحادی لە 15/2 دەرچوو دەرفەتێکی زێڕینە هەلێکی زێڕینە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هاتوۆتە پێشەوە چونکە ئینکاری ناکرێت حکوومەتی ئیتیحادی خەرقی دەستوری کردو حکوومەتی هەرێمی کوردستانش خەرقی دەستوری کردو هەردوو لایەن خەرقی دەستوریان کردو کەس ناتوانێت ئینکاری لەم حقیقەتە بکات بەڵام ئەم قەراری محکەمەی ئیتیحادی کە ئێستا دەرچووە لە 15/2 ئیلزامی حکوومەتی عێراقی کردووە کە نابێت بە هیچ شێوەیەک شایستەداریەکانی هەرێمی کوردستان ڕابگرێت و ئەبێ سەرجەم شایستەداریەکانی هەرێمی کوردستان کە 12.67 ئەبێ بیدە لە بودجەی گشتی عێراق جێبەجێکردنی لە قازانجی هەرێمە بەدڵنیایی لە قازانجی خەڵکی کوردستانە لە قازانجی خەڵکی کوردستان و بوژانەوەی ئابووریە لە هەرێمی کوردستانە چونکە بەم شێوەیە بێت ئێمە مانگانە نزیکەی 1 ملیار دلار لە حکوومەتی عێراقەوە دێتە هەرێمی کوردستان کە زۆر باعتیادی توانێت سەرجەم خەرجەکانی خۆی پێ بکات بەڵام هەتاوەکو ئێستا هەرێمی کوردستان ناوێ مەلەفی نەوتەکەی تەسلیم بکە و هەر بۆ معلوماتی جەناب کارەکەشی چییە بە کورتی هەر هۆکارەکە زانین چۆن هۆکارێکی سیاسیە و کۆمەڵێک ئەو خەلفێتانەیە لە پشتی نەوتەوە کە تاوەکو ئێستاش ئەو دیوە شاراوەی نەوتی هەرێمی کوردستانە کە ئاشکرا ناکرێت و نایڵێت بگاتە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقا و هەر بۆ معلوماتی جەنابیشتان بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی بەو شێوەیە نییە کە لە هەرێمی کوردستان تەفسیری بۆ کرێ کە بڵێ نەوتی کوردستان عێراق ئەیبات نەخێر نەوت چەند پرۆسەیەکە چەند پاکێجەکە تەنها لە پاکێجی بە بازارکردنەکە حکوومەتی عێراق نەوتەکە ئەفرۆشە باقێکی تر بە مشتەرەکی ئەوێت باش سپاسم کاک محەممەد سەبارەت بە یعنی ئەگەر لەگەڵ بەغداد ڕێ بکەون دۆخی ئابووریەکە باشتر دەبێت ڕێک نەکەون بۆ 2023 نرخینەوە چۆن دەبێت دۆخی ئابووریەکە بە کورتی سوپاس دەکەم خۆی من هاوڕای کاک بەهرۆزم لە ڕووی بازرگانی و اقتصادیەوە بەرژەوەندی حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان لەوایە ڕێک بکەوێت و لێگەڕێسەوە نەوتی کوردستان فرۆشێ لانی کەم هەر نەجاتی ئەبێ لەو هەرزان فرۆشکردن و دیسکاونتە هەیە کە هەر بۆ هەر بەرمیلێک دە تا 11 دلار سە قسە هەیە زیاتریش بۆ بەهۆی ئەوەسع تازەوە کە شەڕی رووسیا و ئوکرانیا دروستی کردووە تۆ هەر لەمە نەجاتە هەبێ ئەمە پارەیەکی زۆرە ینی مانگانە ئەمە ئەوە بەڵام مشکلەکە سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان وەکو مشکلەیەکی سیاسی تا ئێستا تەعاملی لەگەڵ ئەما کردەوە تا ئەم دەقەیە سوورە لەسەر ئەوەی کە مەسەلەی ئیدارەدانی سێکتەری نەوتی کوردستان هەر لە ژێردەستی خۆیان نابێ و هەر لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێ ئەمە لە ڕاستیە پرسێکی سیاسیە من ئێستا ئەتوانم بڵێم بە چی لایەکە باشە مەفروزەوە خەڵکی کوردستان لە ڕووی ئابووریەوە وازحە ئەگەر ئیدارەدانەکەی بدرێتە دەست یان لانی کەم تەنسیقێکە بێ لە بینی وەزارەتی سامانە سروشتەکان و وەزارەتی نەوتا لێگەڕن مەسەلەی بە بازاڕیکردن و ئەمانە سۆمۆ بیکە داهاتی هەرێمی کوردستان زیاترە بێت لانی کەم ئەو ریسکە سیاسی و قانونیانە کەم ببێتەوە ئەو وەختە تێچووی و بەرهەمهێنانیش بەو جۆرە نەزە بڕێکی زۆری ئەو تێچووی بەرهەمهێنانە هی ئەوەیە کە ریسک ئەم ریسکە زۆرەی کە هەیە لە ڕووی سیاسی و قانونیەوە بۆ کەرتی نەوتی هەرێمی کوردستان
نرخی سووی ئەو پارەیە زیاد کردووە کە ئەهێنرێ بۆ بەرهێنان لە کوردستانە نرخی ئینشۆرانسی زیاد کردووە کە تو ئەمانشت لە کۆڵە بێتەوە لە نتیجا قازانجێکی زۆر هەیە لەوەی کە ڕێکەون بەڵام کە ڕێناکەون ئەوە مەسلەیەکی سیاسیە و ئەوەش ماوە تۆ ئایا خەڵکی کوردستان ئەگەر لە بینی کوردایەتی و برسێتی یا قرار بەیەکیان هەڵبژێرێ کامیان هەڵبژێرێ ئەوان مەسلەیەکی سیاسیە بەڕاستی من ناتوانم جوابی بەمەوە سوپاسانەکەم سپاس بۆ ڕێزان محەممەد حسێن توێژت لە بواری نەوتۆغاز هەروە بەهجەت ئەحمەد ماستەر لە گرێبەسەکانی نەوتۆغاز سوپاسی ئامادەبوونی ڕێزانەکەم سپاس بەوەی بینێرانی بڕە سپاس باوکاران خواتان لەگەڵ